لە سێدارەدانی 47 کەس لەلایەن عەرەبستانی سعودیەوە کە یەکێک لە سێدارەدراوەکان نەمر باقر ئەلنەمر کەسایەتی دیاری شیعەکانی سعودیە بوو کاردانەوەی توندی ئێرانی لێکەوتەوە و هێندەی تر ناکۆکیەکانی ئەو دوو وڵاتەی قوڵتر کردەوە. کەناڵەکانی سعودیە وێنەی لە سێدارەدراوەکانیان بڵاو کردەوە کە ژمارەیەکیان سعودین و بەشێکی دیکەشیان خەڵکی میسر و چاد بوون و تۆمەتی ئەوەیان درابووە پاڵ کە دەستیان لە تەقینەوەکانی 2003دا هەبووە. 4 کەسیش لە سێدارەدراوەکان هاوڵاتی شیعە مەزهەبی سعودین کە تۆمەتی نانەوەی پشێوی و هێرشکردنە سەردام و دەستگاکانی وڵاتیان درابووە پاڵ. لە سێدارەدانی ئەو 47 کەسە بە گەورەترین بڕیاری لە سێدارەدان دادەنرێت لە دوای ساڵی 1970ەوە کە لەو ساڵەدا 63 کەس بە تۆمەتی گەمارۆدانی حرەمی مەکە لە سێدارەدران. لە سێدارەدانی نەمر باقر ئەلنەمر کاردانەوەی توندی شیعەکانی ئێران و عێراق و لوبنانی لێکەوتەوە و هەر سێ لایەن ئیدانەیان کرد. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان دەبێت سعودیە باجی گەورەی ئەو کارەی بدات. حسێن جابر و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان حکوومەتی سعودیە پاڵپشتی تیرۆر و توندڕەوی دەکات و لە بەرامبەردا کەسانی پێشکەوتوی وڵاتەکەی لەناو دەبات و لە سێدارەیان دەدات. ژمارەیەک بەرپرسی دیکەی ئێران دەڵێن نەمر لە زۆربەی وتارەکانیدا دژایەتی دەسەڵاتدارانی سعودیەی کردووە و بەردەوام داوای کردووە کەمینەی شیعە لەو وڵاتەدا بپارێزرێن. هاوکات برایەکی نەمر داوای لە گەنجانی شوێن کەوتووی براقی کرد ئارام بگرن و خۆپیشاندانی هێمنانە ئەنجام بدەن و خۆیان بەدوور بگرن لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزامنیەکاندا. هاوکات ئەنجومەنی ئیسلامی شیعەی لوبنان لە ڕاگەیاندراوێکیدا لە سێدارەدانی نەمری ئیدانە کرد و بە هەڵەیەکی زەق و لە سێدارەدانی بیری میانڕەوی و گفتوگۆ ناوی برد. بڕیاری لە سێدارەدانی نەمر هاوپەیمانی شیعەکانی عێراقی هێنایە دەنگ و پەرلەمانتارێکی هاوپەیمانەتیەکە ڕایگەیان دەسەڵاتدارانی سعودیە دەیانەوێت سەر لە نوێ ئاگری فیتنە و شەڕی مەزهەبی لە ناوچەکەدا هەڵبگیرسێن و قەیرانێکی تر بۆ قەیرانەکانی ناوچەکە دروست بکەن. لە مەنامەی پایتەختی بەحرێنی ژمارەیەک لە هاوڵاتیانی شیعە مەزهەب بە بەرزکردنەوەی وێنەی نەمرەوە خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەوە. هێزە ئەمنیەکانیش ئاو پڕژێنیان بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران بەکارهێنا. اضربوا إيران إذا كنتم تقصدوا إيران أو غيرها اضربوها بنشوف. نەمر لە ساڵی 1950 لە ناوچەی عەوامیە لە پارێزگای قتێفی ڕۆژهەڵاتی سعودیە لەدایک بووە. لە ساڵی 1979دا بۆ خوێندنی زانستە ئاینیەکان سەردانی ئێرانی کردووە و لە ساڵی 2011دا لەگەڵ کەوتنی ڕژێمەکانی تونس و میسر و سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی بەحرێن لەلایەن دەسەڵاتدارانی سعودیەوە سزای قەدەغەکردنی و تاردانی لەسەر هەڵگیرا. لە مانگی تەموزی ساڵی 2012دا نەمر دوای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ هێزامنیەکاندا بە برینداری دەستگیرکرا و دوای چارەسەرکردن زیندانی کرا. لە ئازاری 2013دا لە یەکەم دادگاییکردنی نەمردا داواکاری گشتی بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرد و ڕۆژی شەممە لە دووەم ڕۆژی ساڵی نوێدا نەمر و 46 کەسی تر لە سێدارەدران. لە سەدا 90 دانیشتوانی سعودیە سونە مەزهەبن و شوێنکەوتنوانی شیعە مەزهەبیش لە سەدا 10 پێک دەهێنن کە ژمارەیان دەکاتە 3,100,000 کەس کە زۆربیان لە ڕۆژهەڵاتی سعودیە نیشتەجێن و بەشێکیشیان لە ناوچەی نەجران لە باشووری ڕۆژئاوای سعودیە نیشتەجێ بوونە. پێستون شەریف NRT